بە تەلەڤیزیۆنێک گوێن بە تورکەدا بە تەلەڤیزیۆنێک هەڵقەکەی پەخشەکە کۆڵانەکانی یەوتیتانە تان بەمە کۆڵانەکانی یەوتی بە تەلەڤیزیۆنێک گوێنی پێدا بە ناموسی هاتە خوارەوە ئەی کا بە دوژمنی کرد کا بە دوژمنی کورد بە تەلەڤیزیۆنێکیش دێ پەخشی ئەکا بۆ چی سەقافەتەکەی ئەی بۆ دینەکەی پەخش ناکەی بە کەناڵێک فیستیڤاڵی قورئانت بۆکە بە کەناڵێکیش کافر و بێدینە هێنێ گوێن بەخوا پێغەمبەر ئەوە بیتانەی سوئە لە ماڵەکەتە کە تۆش بێ ئەو ناژیت کە مایکەکەی دێتە بەردەمە ئەڵێ شای کەناڵە یەکەمینە لەلا بۆ لەبەرەوەی زۆرترین فەسادی هەیە بۆ ئەمە کەناڵی منافقە ئەمە بیتانەی سوئە بڕۆ بۆ شەخسەکانیش کەسەکان لەوێەوە باشان خوای پەروەردگار باسی نیشانەیەکیان کردیانەکە وەدوو ما عنیتتم نیشانەی دوایە بیان بە ئاواتەوە دڵیان ئاوە خواتەوە کاتێ معاناتی مسلمانانە بین کاتێ مسلمانانە بین تووشی ناڕەحەتی بوو بە حەیاتی ئەو کەناڵە فاسیدە نابینی باسی مسلمانانی بۆرما بکە کە تەدڵ و عامەکرێن هیچ سووریا بکە کە تەدڵ و عامەکرێن هی عێراق نابینی باسی سونەکە نابینی باسی مسلمان کە بەڵام مەسیحیە لەو پەڕی دنیا بکوژرێمەکەوێتە شیوەن بووی بۆ ئەوانە ئینسان نین بە ناوی مافی ئینسانیشەوە بە هەمان شێوە مسلمانی ژوە تەقینەوەیەک ئەکرێ لە وڵاتێکە دەستەکا بە جوێندان بە مسلمان خۆی لە ناو مزگەوتیشە کارەکەی غەڵەتە تەقینەوەکەی کە کردوێت بەڵام تۆ وەرە خەفەتێ بخۆ بۆ ئەمانە ئەملاش کە بە کیمیایی قەتڵ و عامەکرێن بە لێزەر ئەوە منافقە خەفەت بۆ ئەوە خوا بۆ ئەمینا خوا ئەوە منافقە کە حەز ئەکا مسلمان بە زەلیلی ببینێ بە داماوی ببینێ بە خنکێنراوی ببینێ بە قەتڵ و عامکراوی سەربڕاوی ببینێ بەڵام کافرێ ببینێ بە مردووی خەفەتی بۆ خوا بەیانیە چێ پرۆفایلی فەیسبووکێکە باڵایە هەمووشی دیعای ئیسلامەکە هیچی پێی ناخۆش نییە معاناتی ئەو هەموو مناڵاتی ئەساییە بەلە سەگێک بەو شێوە بکوژن لە بەرچاودا چیەڵێ قبوڵیەکەی ناڵێ گوناحەمەی کوژە بۆ گوێ نادەی بە مسلمان ئاوای پێکرێ بەڵام بۆ کافر خەفەتە خۆی هیچت بۆ ناکرێت دوعای خێرت بۆ کرێت ئەتوانی هەڵوێستت هەبێ خەفەت خۆی بۆ مسلمانەکە کوژراوە یان شتەکە بووە بە شتێکی ئاسایی لە لات ڕۆژانە بیبینی ئەمڕۆ منافق ئەمەندە زۆرە مسلمانی ڕاستەقینەتیایە ونە وەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئومەتەکەی منەوەیە جێدە بەهەشت وەک پەڵەیەکی بچکۆلەی سپی وایە لەموو لەناو گایەکی ڕەشە هەرەوا جێدە بەهەشت بەتەمای بەم هەموو نیفاقەوە عەبدوڵایەکی کوڕی سەلولی بۆ خۆت بچیتە ناو بەهەشتەوە لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دانیشی خۆ لە مەدینە منافق وازی لێ ناهێنا بەتەمای لە بەهەشتیش وازی لێ نەهێنی خۆشمەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کوا هەڵوێستت کوا دوعات کوا خەمت بۆ ئومەتەکەی کە قەتڵ و عامەکرێ لە هەر چوار دەوری دنیایە بەڵام گریانە بینم بۆ کابرای مەسیحی و جوولەکە و کافر پرۆفایلەکە دەبینم کەناڵەکە دەبینم گۆفارەکە دەبینم جەریدەکەت ئەبینم مۆبایلەکە دەبینم بەڵام نایبینم کەم بۆ مسلمان خۆی بەڵکو پێت خۆشە حەز ئەکەی مسلمان لە هەر شوێنە بێ عەزێت بکێشێت